گەندەڵی شێرپەنجەی لە ناوبردنی عێراق و هەرێمی کوردستان. لە ساڵی 2023ەوە عێراق یەکێک بووە لەو وڵاتانەی بەرزترین ڕێژەی گەندەڵی ئیداری و ئابووری تێدایە و هەرێمی کوردستانیش وەک بەشێک لە عێراق پشکی شێریە و گەندەڵیانەی بەردەکەوێت. بەپێی ئامارەکانی ڕێکخراوی شەفافیەتی نێودەوڵەتی لە ساڵی 2021دا لە نێو 180 وڵاتدا عێراق پلەی 157 بووە لە گەندەڵیدا. لە ئابی 2015دا عادل عەبدولمادی وەزیری نەوت ئاشکرای کرد تەنیا لە ساڵانی 2003 بۆ 2015 ڕێژەی داهاتی عێراق 850 میلیارد دۆلار بوو و بڕی 450 میلیارد دۆلاری بە شێوەی گەندەڵی بەهەدەر درراوە. زۆرینەی بەهەدەردانەکانیش لە ڕێگەی پرۆژەی وەهمی و سپیکردنەوەی پارە لە ڕێگای پاسپۆرتی دیبلۆماسیەوە بووە. لە نێوان ساڵانی 2006 بۆ 2014 ملیارەها دۆلار بەهەدەر دراوە بۆ زیاتر لە 6,000 پرۆژە کە هیچیان جێبەجێ نەکراون. لە 5 ساڵی ڕابردوودا لە عێراقدا بڕی 150 میلیارد دۆلار لە مەلەفی نەوتدا دزراوە کە هەرێمی کوردستانیش لەو مەلەفەدا پشکی گرنگی بەردەکەوێت. لە ڕێگای پاسپۆرتی دیبلۆماسیەوە بەشێکی زۆر لە سەروەت و سامانی عێراق ڕەوانەی بانکەکانی دەرەوە کراوە و پرۆژەی گەورەی لە وڵاتانی دەرەکی پێکردراوە. دەستەی دەستپاکی عێراق لە راپۆرتی ساڵانەی خۆیدا بۆ ساڵی 2021 ئەوەی خستە ڕوو کەوا 11,000 بەرپرسی حکومی لە کەیسی گەندەڵیەوە تێوەگلاون. لە نێویاندا 54 وەزیر بوونیان هەبوو و زیاتر لە 15,000 تۆمەتی گەندەڵیان ئاڕاستە کراوە. بسم الله الرحمن الرحیم. کۆتایی ساڵی ڕابردوو محەممەد شێع سوودانی ئۆپراسیۆنێکی لە دژی گەندەڵکاران ڕاگەیاند و لە ئۆپراسیۆنەدا تا ئێستا نزیکەی 100 کەس دەستگیر کراون و لە پۆستەکانیان دوور خراونەتەوە. هەر لەو چوارچێوەیەدا سۆدانی لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا گێڕانەوەی ملیاران دیناری دزراوی عێراقی ڕاگەیاند کە براونەتە دەرەوە. ئەو پارانەشی لە تەنیش خۆیەوە دانابوو بۆ سەلماندنی بەگشتدا چوونەوەی گەندەڵی. صرف صكوك 114 صك هذا المبلغ. بەڵام هێشتا سوودانی نەیتوانیوە تەواوی ئەو پارانە بگەڕێنێتەوە کە لە چوارچێوەی دزی سەدە دزراون و براونەتە دەرەوە کە بڕەکەی زیاتر لە 400 میلیارد دینارە و لەو ژمارەیە تەنیا نزیکەی 370 میلیارد و 535 میلیۆن دینار گەڕاوەتەوە. عەبدولستار بەیرەغدار کە دادوەرێکی دیاری عێراق دەڵێت چەندین کەسایەتی گەندەڵ هەبوون کە لەلایەن یاساوە سزایان بۆ دەرکرا بوو، بەڵام لە ڕێگەی ئەنجومەنی نوێنەرانەوە یاسای لێبوردنی گشتیان بۆ دەرچوو. هەروەها دەسەڵاتی جێبەجێکردن بە ئەنقەست کاربەدەستانی گەندەڵیان دەستگیر نەدەکرد لەبەرەوەی بەشێکی زۆری بەرپرسە باڵاکانیش لە پرسی گەندەڵیەوە لەگەڵ ئەواندا تێوەگلا بوون. گەندەڵی لە هەرێمی کوردستان سەرەتای بە ئاشکرا دەرکەوتنی گەندەڵی دەگەڕێتەوە بۆ ئەو کاتەی کە حیزبە سیاسیەکان بە تایبەت یەنەکە و پەدەکە ڕێکەوتن لەسەر دابەشکردنی داهاتەکانی کوردستان لە نێوان خۆیاندا لە نمونەی داهاتی خاڵە سنووریەکان و هاوکاریەکانی کۆمەڵگای نێودەوڵەتی بۆ هاوڵاتیانی هەرێم. ئەمەش سەرەتای بەکارهێنانی داهاتی گشتی بوو بۆ بەرژەوەندی حیزبی و تایبەتی. دواتریش پرۆسەکە سەردەکێشێ بۆ گەندەڵی لە بواری دامەزاندنی بەلێشاوی خەڵک و دەست بە سەرداگرتنی مڵک و ماڵی گشتی و گەندەڵی لە بودجەدا. لە دوای ڕوخانی ڕژێمی بەغدا لە ساڵی 2003دا هەردوو ئیدارەی هەولێر و سلێمانی یەکیان گرتەوە و بەشێکی تایبەت لە بودجەی عێراق بە ڕێژەی لە 170 بۆ هەرێمی کوردستان دیاری کرا، بەڵام بەهۆی نەبوونی چاودێری ناوخۆیی و دەرەکی لەسەر خەرجکردنی ئەو داهاتانە وای کرد گەندەڵی بگاتە ئاستێکی بەرز و تا ئێستاش بەردەوامی هەبێت. لە پاش قۆناغی دەرهێنان و فرۆشتنی نەوتی هەرێمیش گەندەڵیەکە دەگاتە ئاستی لووتکە، بە تایبەت گەندەڵی لە گرێبەستە نەوتیەکان و گواستنەوەی نەوت و کۆمپانیا نەوتیەکان و هەرزان فرۆشکردنی نەوتی هەرێم. تاکو یەسا لە هەرێمی کوردستان قەبارەی گەندەڵیەکە بە ئامارێکی ڕاست نازانرێت چەندە، بەڵام گەندەڵیەکە خۆی لە پرۆژەی وەهمی و داگیرکردنی زەوی استراتیژی و ناردنەدەرەوەی پارەی خەڵک بۆ بانکەکانی دەرەوە لە ڕێگەی پاسپۆرتی دیبلۆماسی و دامەزراندنی کەسانی بندیوار و دەستگرتن بەسەر تەواوی داهاتە ناوخۆیی و سنووریەکان و داهاتی شایستەی عێراق لە بەشی کورد و هەرزان فرۆشکردنی نەوت و گاز خۆی دەبینێتەوە. سەرباری بوونی گەندەڵی لە عێراق بە شێوەیەکی بەرفراوان، بەڵام هێشتا فەرمانی دەستگیرکردنی گەندەڵکاران لە عێراق بوونی هەیە و تا ڕادەیەک پرسی گەندەڵی لە عێراق چاودێری زیاتری لەسەرە. بەو پێی تاکو ئێستا چەندین بەرپرسی باڵا و حکومی لەسەر پرسی گەندەڵی فەرمانی دەستگیرکردنیان بۆ دەرچووە و دەستگیر کراون، بەڵام لە هەرێمی کوردستان وەگەوەی شامی شەریف بێت هیچ کەسێک لە سەرپرسی گەندەڵی دەستگیر نەکراوە یاخود لەلایەن کەسی یەکەمی حیزبەکانەوە کەیسەکەیان داخراوە یان هەرنیان هێشتووە کەیسەکەیان بچێت دادگا.